لە دەسەڵاتدا بووین و پرسی ئاسایش و خۆراکمان کردە خەمی گشتی و بەکردار هەنگاومان بۆ پێشخستنی بەرهەمی ناوخۆ و بە خەسارنەدانی ڕەنجی جوتیارانمان نا. ئەوەی ئەمە بووین هەرێمی کوردستانمان گەیاندە ئاستی خۆبژێوی لە بەرهەمی ناوخۆ و وامان کرد جوتیاران دڵیان بەکار و بەرهەمیان خۆش بێت و کشت و کاڵی خۆماڵی چەندین هەنگاو بەرینە پێش. بازاڕی ناوخۆمان بۆ بەرهەمی خۆماڵی جوتیارەکانمان ڕەخساند و زیادەی بەرهەمەکانیانمان هەناردی وڵاتانی دەرەوە کرد کە بەر لە ئێمە کاری وا تەنانەت بیریشی لە نەکرابەوە. ڕازی نەبووین نانی خەڵک بکەوێتە دەستی کۆمپانیاکانی حیزب و وەک پێداویستەکانی دیکە نرخەکەی گران بکەن و یاری بە ژیان و گوزەرانی خەڵکەوە بکەن وەک ئێستا دەیکەن. خەمی جوتیارانمان کردە خەمی خۆمان، هەوڵماندا و کاری جدیمان کرد تا توانیمان شایستە داراییەکانیان لە بەغدا بۆ وەربگرینەوە. ڕازگۆیانە خەمخۆری ئەوان بووین و هەنگاوەکانیشمان بە ئەنجام گەیاند. بۆ 4 ساڵی داهاتوش لە بەغدا دەمانەوێت داکۆشیکار و بەرگریکارێکی خەمخۆرانی جوتیاران بین تا لە کاتی خۆیدا بەری ڕەنج و ماندووبوونیان وەربگرن و مافەکانیان تێکەڵ بە بەرژەوەندی حیزبی نەکرێت و نەبێتە قوربانی شەڕی بەرژەوەندی ئەوانەی کە ساڵانێکە بۆ هێشتنەوەی خۆیان ئێوەیان کردوێتە قوربانی. من عەبدولستار مەجید بەربژێری کۆمەڵی دادگەری بازنەی 4 خۆرهەڵاتی هەولێر ژمارە 32